سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەرهەمجەلالم خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێدا یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. دیارە لای هەمومان ئاشکرایە جامی جیهانی هێدی و پەیتا لە قۆناغەکانی کۆتایی نزیک ئەبێتەوە و دوو قۆناغمان بەڕێ کردووە، قۆناغی 32 کە ناسراوە بە قۆناغی کۆمەڵەکان لەگەڵ قۆناغی 16دا. هەوڵ ئەدەم لە بەرنامەی ئەم جارە گرنگترین ڕووداوەکانی قۆناغی 16 بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست باسکەین بیر خۆمان و بیر ئێوەی بەڕێزیشی بخەینەوە گرنگترین ڕووداوەکان چی بوون لە قۆناغی 16دا بینەرمان بن. بەڵێ بەڕێزان گرنگترین ڕووبەڕووبوونەوەکان لە قۆناغی 16دا ئەگەر بیر خۆم و بیر ئێوەشی بخەمەوە با یاری نێوان هەڵبژاردەی هۆڵندا لەگەڵ هەڵبژاردەی ئەمریکا دەستی پێکرد. هەمومان ئەزانین ئەمریکا قسەیەکی جیاواز کرد لە قۆناغی کۆمەڵەکانە، بەڵام بە سەرپەرشتی لیز ڤان گال هەڵبژاردەی هۆڵندا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتنی بەسەر هەڵبژاردەی ئەمریکادا نووسیەوە. هاوکات با سپۆنسەری میسی هەڵبژاردەی ئەرجەنتین بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە ئوسترالیا بردەوە. هەرچی کەڵەشێرەکانە توانیان بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی پۆڵندا بنەوە لەو یاریەدا کە ئامین پاپی قسەیەکی جیاوازی کرد. ئینگلیزەکان دیارە ئەم مۆندیالە ئەیانەیە قسەیەکی جیاوازکەن بۆ پێی لە قۆناغی 16 دەتوانی بە 3 گۆڵی خاوێن لە هەڵبژاردەی سەنیگال بێتەوە کە هەمومان ئەزانی سەنیگال چاڕوانی ئاستێکی بەرزی لێکرا، بەڵام ئینگلیزیەکان قسەیەکی جیاوازیان کرد. یەکێک لە ڕووداوە جیاوازەکان لە قۆناغی 16دا کە بینیمان ڕوبەڕووبوونەوەی نێوان ژاپۆن بوو لەگەڵ هەڵبژاردەی کرواتیا کاتێک یاریەکە چوویەک لێدان یەکلاییکەرەوە و کوڕانی کرواتیا توانیان بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەست بێن و بگەنە قۆناغی چارەشی کۆتایی. هەرچی هەڵبژاردەی بەڕازیلە لە یارێکی تەواو شۆ ئامێزدا لە یارێکی تەواو سەرنجڕاکێشدا و توانیان سامپای خۆیان پێشکەشکەن بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە کۆریای باشوور ببنەوە. یەکێک لە ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان لە یاری نێوان هەڵبژاردەی مەغریب لەگەڵ هەڵبژاردەی ئیسپانیا بوو کاتێک هەڵبژاردەی مەغریب بە فەرمی ئەتوانی بڵین ئەسپەڕەشی پاڵەوانەتیەکەیە کاتێ بەبێ گۆڵ یەکسان بوو با درێژای 120 خولەک، دواتر لە لێدان یەکلاییکەرەوە بە 3 گۆڵی خاوێن سەرکەوتنی بەدەستێنا. لە دوایین یاری قۆناغی 16دا هەڵبژاردەی پرتوگال بەنیو دەرزەن گۆڵ لە هەڵبژاردەی سویسرای بردەوە، ئەوەی جێگەی سەرنج و لەم یاریەدا کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی یەکەمی هەڵبژاردەکە ئامادە نەبوو، بەڵام هەڵبژاردەی پرتوگال توانی بە 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەست بێنێ و ناوی خۆی لە لیستی ئەو هەڵبژاردانە تۆمارکە کە پەڕینەتەوە بۆ قۆناغی چارەکی کۆتایی. بەڕێزان پاش تەواوبوونی قۆناغی 16 ریزبەندی گۆڵکارانی جامی جیهانی وڵاتی قەتەر بەم جۆرەیە. لا پلی یەکەم یاریزان کیلیان ئیمپاپی یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا کە 4 یاری کردووە لە 207 خولەکدا و خاوەنی 5 گۆڵە. ڕامۆس یاریزانی هەڵبژاردەی پرتوگال 3 یاری ئەنجامداوە 84 خولەک یاری کردووە و خاوەنی 3 گۆڵە. ڕاشفۆرد 4 یاری ئەنجامداوە لە 132 خولەکە و 3 گۆڵی تۆمار کردووە. مۆڕاتا یاریزانی هەڵبژاردەی ئیسپانیا 4 یاری لە 183 خولەکە و خاوەنی 3 گۆڵە. جیرۆ یاریزانی هەڵبژاردەی فەڕەنسا 3 یاری ئەنجامداوە 228 خولەک یاری کردو و خاوەنی 3 گۆڵە. گاگبۆ یاریزانی هەڵبژاردەی هۆڵندا لە 4 یاری کردووە 340 خولەک یاری کردو و خاوەنی 3 گۆڵە. هاوکات لۆنێل میسی ئەستێرەی دیاری هەڵبژاردەی ئەرجەنتین لە 4 یاریدا کە ئاگاتە 360 خولەک یاریکردن توانیوێتی 3 گۆڵ تۆمار کات. وەکو لای هەمومان ڕوونە و لەسەر گرافیکەش دیاریارزان کیلیان ئیمپاپێ ریزبەندی پێشەوەی گۆڵکارانی گرتووە لە هەڵبژاردەی فەڕەنسا بە تۆمارکردنی 5 گۆڵ. بەڕێزان دیارە میمپاپێ یاریزانی یانەی پاریس سان ژێرمان و هەڵبژاردەی فەڕەنسا ئێوێ قسەیەکی جیاواز کات، ئێوێ هەر لە بەهاری لاوێتیدا خۆی بسەلمێنێتووە پارێزگاری لە کەسایەتی خۆی کات بۆ پێی میمپاپێ دووەمین مۆندیالە بەشداری دەکات، بەڵام ڕکابەری گۆڵکارانی مێژوویی بۆنەکە دەکات بە تۆمارکردنی 9 گۆڵ. گرنگترین ئەو یاریزانانی خاوەنی زۆرترین گۆڵن لە جامی جیهانیدا پێک دێن لە کلۆزا یاریزانی ئەڵمانی کە خاوەنی 16 گۆڵە، هاوکات ڕۆناڵدۆی بەرازیلی خاوەنی 15 گۆڵە، پێلێ خاوەنی 12 گۆڵە، لۆنێل میسی خاوەنی 9 گۆڵە، کیلیان میمپاپێ هاتوۆتە ریزبەندی گۆڵکارانە و خاوەنی 9 گۆڵە و هاوکات کریستیانۆ ڕۆناڵدۆش خاوەنی 8 گۆڵە. بەڕێزان لە جامی جیهانیدا کۆمەڵێک ڕووداوی سەیر و سەمەرە هەیە، هەرچەندە سادەن بەڵام شایستەی ئەوەیە هەڵوێستەی لەسەرکەیت و شایستەی ئەوەیە کە قسەی لەسەرکەیت. ئەو یاریزانانەی هەتاوەکو تێپەڕبوونی قۆناغی 16 زۆرترین هەلی ئاسانیان لەدەستداوە بریتین لەم یاریزانانە. یاریزان کیلیان ئیمپاپێ کە گۆڵکاری
بۆنەکەیە چوار هەلی ئاسانی لەدەستداوە. هاوکات لۆکاکۆ چوار هەلی ئاسانی لەدەستداوە. لە دواهەمینیان یاریزان ڕۆبەرت لیڤاندۆڤسکیە کە سێ هەلی لەدەستداوە. ئەمە ئەو یاریزانانن کە زۆرترین هەل یاخود زۆرترین بواری ئاسانی گۆڵتۆمارکردن هاتوۆتە بەرپێیان و نەیانتوانیوە گۆڵ تۆمارکەن. ئەمە دیارترین ئەو یاریزانانی هەریەکە لە میمپاپێ لەگەڵ لۆکاکۆ لەگەڵ ڕۆبەرت لیڤاندۆڤسکی. بەڕێزان یەکێکی تر لەو ڕووداوانە کە لە قۆناغی 16دا بە جیاوازی دەرکەوت ئەویش هەڵبژاردەی سێ شێرەکەیە کە هەمومان ئەزانین هەڵبژاردەی ئینگلتەرایە، شان بەشانی هەڵبژاردەی پردوگال. هەڵبژاردەی ئینگلتەرا و هەڵبژاردەی پردوگال خاوەنی بەهێزترین هێڵی هێرشبردنن هەتاوەکو تێپەڕبوونی قۆناغی 16 کاتێ هەردوو هەڵبژاردەکە توانیویانە 12 گۆڵ تۆمارکەن کە ئەمەش ڕیکۆردێکە بەنای هەردوو هەڵبژاردەکە چ پردوگال چه ئینگلتەرا. ئەمەش سەرمێنەری ئەو ڕاستەیە کە هەردوو هەڵبژاردە خاوەنی هێڵێکی بەهێزی هێرشبردنن. بەڕێزان یەکێکی تر لەو ڕیکۆردانەی کە لە قۆناغی 16دا بینراوە تۆمار کرا و هەڵبژاردەی ئەرجنتونی تووشی دڵڕاوچێ و تا ڕادەیەک تووشی قەلەقی کردووە، ئەویش کەسایەتێکی دیار لویس ڤانگال ڕاهێنەری هەڵبژاردەی هۆڵندایە. لویس ڤانگال جگە لە لێدانە یەکلاییکەرەوەکان هیچ یاریە شکستی نێناوە لە جامی جیهانیدا. ئەمە یەکێکە لەو ڕیکۆردانەی کە بەناوی لویس ڤانگالەوەیە، واتە جیاواز لەو یاریانەی کە گەشتووەتە قۆناغی یەکلاییکەرەوە بە لێدانی سزا. ڤانگال لە یاریدا هیچ یاریە شکستی نێناوە کە لە قۆناغی چارەکی کۆتاییدا ڕوبەڕووی هەڵبژاردەی ئەرجنتین ئەبێتەوە. بزانین ڤانگال درێژە بە ڕیکۆردەکەی ئەدات یاخود ئەرجنتین یەکەمین تاڵاوی شکستی نۆش ئەکات. هەڵبژاردەی هۆڵندا ئەم مۆندیالە جیاواز دەرکەوتووە و ئەوێ قسەیەکی جیاوازیشکە. هەڵبژاردەی هۆڵندا 90 یاری یەک لە دواییەکە تامی هیچ شکستێکی نەکردووە، بەڵام ئەتوانین بڵین قۆناغی داهاتوو پێوەری ڕاستەقینە و تاقیکردنە و تێستی ڕاستەقینەی هەڵبژاردەی هۆڵندا ئەبێت لەسەر حسابی هەڵبژاردەی ئەرجنتین. بزانین هەڵبژاردەی هۆڵندا لەسەر حسابی هەڵبژاردەی ئەرجنتین 90یەمین ئەکا بە 20یەمین یاخود ئەرجنتین ئەیوەستێنێ و ستۆپی پێکات. کەواتە پرسیاری کراوە ئەوەیە ئایا هەڵبژاردەی هۆڵندا کە 90 یاری یەک لە دواییەکە دووچاری شکست ناتوە بەرامبەر هەڵبژاردەی ئەرجنتین ژمارەکەی ئەوەستێنێت یاخود زیادی ئەکات بۆ بیسەرکەوتن. بەڕێزان جیاوازێکی زۆر سادە لە هەڵبژاردەی بەرازیلە کە هەستی پێ ئەکرێت دیارە تێتێ ئەوێ قسەیەکی جیاواز کات و ئەوێت نێوماڵی هەڵبژاردەی بەرازیل و ژووری جلگۆڕینی هەڵبژاردەی بەرازیل بە تەواتی هاوسنگ و ئارام کات. بە درێژایی مێژووی بەرازیل یەکەمین هەڵبژاردەیە بەشداری بە هەر 26 یاریزانەکە بکات لە جامی جیهانیدا، واتە تێتی ئەو یاریزانانی کە هێناوێتی لە گۆڵپارێزەوە هەتاوەکو هێڵی هێرشبردن بێدەکەوە بەشداری بە تێکڕای یاریزانەکان کردووە هەتاوەکو قۆناغی 16 کە تێپەڕیوە. ئەمە یەکێکە لە ڕووداوە جیاوازەکان کە تایبەت بە هەڵبژاردەی بەرازیل کە ئاستێکی جیاوازیش پێشکەشەکەن، بەڵام ئەتوانی بڵین ئەندازیاری ئەم کارە تیتیە کە توانیوێتی بەشداری بە هەر 26 یاریزانەکە بکات. ئەمە بە خاڵێکی تەواو پۆزتیڤ هەژمارەکەی بۆ هەڵبژاردەی بەرازیل. ئازیزان ڕووداوێکی دیکە کە جێگەی سەرنجە و ئەشتوانی بڵێن ڕیکۆردێکە بە ناوی هەڵبژاردەی بەرازیلەوەیە کە ئەم جامی جیهانیە لە وڵاتی قەتەر توانی جارێکی تر نوێی بکاتەوە. بە درێژایی مۆندیال بەرازیل دوو جار 4 گۆڵی لە تایمی یەکەمدا تۆمار کردووە، ئەوانیش جامی جیهانی ساڵی 1954 بەرامبەر هەڵبژاردەی مەکسیک، جامی جیهانی 2022 بەرامبەر هەڵبژاردەی کۆریای باشوور ئەم ڕیکۆردانی تۆمار کردووە. واتە هەڵبژاردەی بەرازیل لە تایمی یەکەمی هەردوو مۆندیالەکە توانیوێتی 4 گۆڵ تۆمارکە و ئەمەش ڕیکۆردێکە تایبەت بە هەڵبژاردەی بەرازیل و هاوکاتیش هەڵبژاردەی بەرازیل چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت ئەم ساڵ قسەیەکی جیاواز کات لە مۆندیالی قەتەری 2022دا. لیڤاندۆڤسکی بە ئینتەرویوێک بە لێدوانێک سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشا، وەکو چۆن ئێمە هەمیشە ئەڵین سەرەتا هەیە و کۆتایی هەیە. کۆتایی لیڤاندۆڤسکی مۆندیالی ساڵی 2022 وڵاتی قەتەرە کاتێک لیڤاندۆڤسکی لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا ئاماژەی بۆ کرد کە ئەمە دوایین پاڵەوانێتی نێودەوڵەتی هەڵبژاردەکەیەتی لەگەڵ پۆڵندا و پێ ئەچێت بە ئەگەرێکی زۆرەوە دوای جامی جیهانی ماڵ ئاوایی لە هەڵبژاردەی پۆڵندا بکات. ئەمە ژێشێک بوو لە ڕووداوانەی کە لە قۆناغی 16دا جێگەی سەرنج و جێگەی باز بوو. بێگومان ڕووداوگە لە جیاوازەکان و هەواڵە گرنگەکان بێ مێسی نابێت.
میسی لە جامی جیهانی وڵاتی قەتەردا توانی ڕیکۆردێک بشکێنێت و یەکێک بوو لە ڕووداوەکانی قۆناغی 16ی بۆنەکە. میسی گۆڵی ژمارە 5 تۆمار کرد لە یاریە فەرمیەکاندا لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتیندا، واتە میسی 50 گۆڵی فەرمی لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتیندا تۆمار کردووە و ئەمەش ڕێکۆردێکە بە ناوی ئەستێرەی یەکەمی هەڵبژاردەی تانگۆ لۆنێل میسی. وا تێگڕای هاندەرانی ئەرجەنتین بە تایبەتی چاوەڕوانی ئاستی میسین بۆ ئەوەی جیاوازیان بۆ دروستکە و قسەیەکی تایبەت بکەن لە پاڵەوانێتی جامی جیهانی 2022 وڵاتی قەتەردا. قەتەر بە جیاوازی دەستی پێکرد ئەوێت جیاواز بێت و بە جیاوازیش بەردەوام بێت. یاری نێوان هەڵبژاردەی بەرازیل و هەڵبژاردەی کۆریای باشوور کە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی کوڕانی سلیسا و کۆتایی پێهاو لە یاریگای 974 بوو. ئەم یاریگایە کە با کۆنتێنەر دروست کراوە وڵاتی قەتەر توانی پاش ئەو یاریە ئەم یاریگایە تێک بات، واتە ئەم یاریگایە بە شێوازێک دروست کرابوو با گەرسەیریشیکەن وەکو لێوێنەکەدا دیارە ئەم یاریگایە بە کۆنتێنەر دروست کراوە. پاش ئەو یاری هەڵبژاردەی بەرازیل لەگەڵ کۆریای باشوور هیچ کاریگەریەک و هیچ ئاسەوارێکی ئەم یاریگایە لە وڵاتی قەتەردا نەماوە. ئەمە ڕووداوگەلێکی جیاواز بوو و زوومی کامێراکان و زوومی تێگڕای چاودێران چوویە سەر ئەم یاریگایە کە یاریگایەکی تەواو قەشەنگ بوو، بەڵام هەڵبژاردەی قەتەر یاخود وڵاتی قەتەر توانی بیپێچێتەوە و هیچ کاریگەری و هیچ ئاسەوارێکی لە وڵاتەکەدا نەما. ئینگلیزەکان بەردەوامن لە هەواڵە گرنگەکان و بەردەوامن لە هەواڵە گەرمەکان و هەمیشە لە جیاوازبوونەکانە ئامادەن. بە درێژای مێژووی جامی جیهانی یەکەمین جارە فەڕەنسا و ئینگلتەرا ڕوبەڕووی یەکدی بنەوە لە قۆناغی کرانە دەرەوەدا، واتە لە تاگیارەکاندا هەڵبژاردەی ئینگلتەرا لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا پێشتر لە قۆناغە هەستیارەکاندا یاخود لەو قۆناغانەی کە ئەبێ هەڵبژاردەیەک بڕاتە قۆناغێکی تر ڕوبەڕووی یەکتر نەبنێتەوە، بەڵام لە وڵاتی قەتەردا ئەم جیاوازیەش نامێنێت. هەردوو هەڵبژاردا ڕوبەڕووی یەکتر ئەبنەوە لە چارەشی کۆتایی و بەناچاری ئەبێ هەڵبژاردەیەکیان ماڵ ئاوای بکە و هەڵبژاردەیەکیشیان بگاتە قۆناغی پێش کۆتایی. بەڕێزان ئەمە گرنگترین ڕووداوەکانی قۆناغی 16 بوو لە جامی جیهانی 2022 وڵاتی قەتەر. هیوادارم بابەتەکانمان جێگەی ڕەزامەندی ئێوەی بەڕێز بوو بێ و سەرنجمان ڕاکێشا بێتن. هیچ شتێکە نەماوەجگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە، سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون.